ئەمە ئاهەنگی هاوسەرگیری بە کۆمەڵی 20 کچی چاوساخ لەگەڵ 20 کوڕی نابینایە کە لە مەراسیمێکی تایبەتدا لە شاری سلەیمانی ئەو ئاهەنگە بە کۆمەڵایان بۆ ئەنجامدرا. ئاهەنگەکە لەسەر ئەرکی کەسایەتی خێرخوازی سلەیمانی زاهیری کەریمە ڕەش سازکرا بوو. من ئەمڕۆ بیست برازا و خوشکەزان بۆ مناسبەتەوە من ئەم کارم ساز کردو بۆی بڵێن با هاوخەم بین هەمومان و هەموو بەخۆشیەکانی یەکتری شاد بین و لە خەمی یەکتریا بین بۆ ئەوەی بتوانین کۆمەلگایەکی جوان دروستکەین و دڵخۆشی ببەخشین بە یەکتری و سومبلێکی جوان بین بۆ کۆمەلگاکانی دەرەوە. بووکوزاواکان بە جۆرێک خۆشحاڵ بوون کە بەشێک لەوانە سەرچۆپیان بەرنە ئەدا. بەڕاستی ئەم لە چاوە کوێرە لە جەستا کوێر نییە، تەنیا چاوی نابینێ. لە ڕاستیە هاوسەرگیریمان کردو سواز بۆخوا ئێستا زۆر دڵخۆشین بە یەکەوە. ئەو نابینایانی کە خانمێکی چاوساخ هاوسەرگیری لەگەڵ کردبوون بەم شێوەیە باز لە هاوسەرگیریەکان دەکەن. خۆشحاڵم بۆی هاوبەشی ژیانم توانیوێتی بە جورئەتەوە ئەو کۆتانە تێک بشکێنێ و وەک تاکێکی دیار و ئەکتیڤ و بۆ پەڕی بڕوا بەخۆیەوە هاوسەرگیری لەگەڵ منە ئەنجامدا و زۆر دڵخۆشین پێکەوە. ئەریستۆڵێ ئەی مرۆڤ تۆ نیوەی بە دوای نیوەکە تا گەڕێ بەڕاستی ئەمە نیوەی یەکترین و توانیشمانە بە تەواوی یەکتری تەواو بکەین بۆ بە یەکەوە توانین. ئامادەکاری ئاهەنگەکە باز لە قسەی بووچێک دەکات کە بە وتەی خۆی ناتوانێت لە بیری بکات و ماندووبوونی لە بیر بردوێتەوە. یەکێک لە بووکە چاوساغەکان دەرحەق بە مێردە نابیناکەی خۆی بە من ئەڵێ کاک زاهێر من حەزەکەم بڵێم ئەلحەمدوللا من خوا بەهەشتی پێشاد کردم پێش ئەوەی بمرم کە بووم بە هاوسەری ئەم نابینایە. ئەوەنگە لەزەت لە نابیناکەی بەرامبەرێ بینێ، ئەوەنگە پەیامی جوان لە دەرونیا بینێ، ئەوەنگە ناوەخنەکەی بە ڕووناکیە بینێ تەشبیهی کردو بە بەهەشت. خانمە بووکەکانیش وەک ئاماژەیەک بۆ خۆشەویستی و ئاشتی لە ڕۆژی گواستنەوەیاندا بەرگی شینیان لەبەر کردبوو. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.